بەناوی بەڕیوەبەرێتی پەروەردەیی ڕانییە و یەکەی سەرپەرشتیارەتی دەستخۆشیتان لێ دەکەم کە لەم ڕۆژە پیرۆزەدا بەڕێستان ئاهەنگێکی ئاواتان ساز کردووە و بە خێراتنی سەرجەم قوتابیانی خۆشەویست دەکەم، چاویان ماز دەکەم و سپاسی ئەو مامۆستا بەڕێزانە دەکەم و بە خێراتنی مامۆستا حەوێ سەرپەرشتیاری کارگێری دەکەم کە هات میوانداری کردین و سپاسی دەکەین و سپاسی دکتۆر کلیف دەکەم کە هاتووە تەشریفی هێناوە و دڵسۆزی و وەفاداری هەیە بەرامبەر بە کورد، بەرامبەر بە ئاڵای کورد لەم ڕۆژەدا لەگەڵمان بەشدار بوو. سپاسی دەکەم، بە خێراتنی دەکەم. لەم ڕۆژە پیرۆزەدا حەز دەکەم تیشتێک بخەمە سەر ئاڵا. ئاڵا نیشانە و ناسنامەی نەتەوە و هەبوونی گەلانە. ئەمڕۆ هەموو گەل نەتەوەیەکی خاوەن وڵاتی سربەخۆ و بێوڵات خاوەن ئاڵای تایبەت بە خۆیانن. ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و پارت و ڕێکخراوە سیاسیەکانی جیهان و دام و دەستگا فەرهەنگی و ئابووریەکان و شارەوانیەکان و کۆمپانیا تەکنەلۆژیەکان و یانە و وەرزشیەکان و فیستیڤاڵ و بۆنە و یادەکانیش خاوەن ئاڵا و نیشانەیەکی تایبەت بە خۆیانن. ئاڵای هەر نەتەوەیەک وڵاتێکی تر جیاوازە، هەر یەکەیان خاوەن ڕەنگ و شێوە و واتای جیاواز و تایبەتی خۆی هەیە. تەمەنی دروستبوون و هاتنەکای ئاڵا دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ لەمەوبەر. بۆ یەکەم جار ئاڵا لەلایەن ئیمپراتۆرەکانی سەرخاکی ئێران و میزۆپۆتامیا کوردستانی ئەمڕۆ هەڵدراوە، سەرەتا سۆماریەکان و دوای ئاسووریەکان و ئینجا بۆ وڵاتانی تر. یەکەم ئامانجی دروستکردنی ئاڵا بۆ بانگەوازی و ڕێنماییکردن بووە و پەیامێک بوو بۆ بوون بە بوونی تاکە کەسێک یاخود دەستە و کۆمەڵە کەسێک یاخود نەتەوەیەک و نیشانەی سەرکەوتنە نمونونەکانی جەنگ و داگیرکاریەکانن. کۆنترین ئاڵای نیشتیمان ئاڵای دانیمارکە کە لە ساڵی 1290دا دروستکراوە و لە بەرواری 1922 شێخ مەحموودی نەمێر ئاڵای کوردستانی لە سلێمانی هەڵکرد و حکومەتی خواروی کوردستانی ڕاگەیان و هەر لەو ساڵەدا 2 ڕۆژنامە بە ناوی بانگی کوردستان و ڕۆژی کوردستان بڵاو کردەوە و سرودی ئەی ڕەقیب کە ئێستا بەڕێستان وتان لەلایەن شاعیری گەورەی کورد یونس ڕەئوف ناسراو بە دڵدار لە ساڵی 1940 دانراوە، بووەتە بەشێک لە کلتور و فەرهەنگی میلەتی کورد. لە ساڵی 1999 پەرلەمانی کوردستان ڕۆژی هەفتەی کانونی یەکەم کە ئەمڕۆ دەکا هەموو ساڵێکی وەک ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کرد. دیاریکردنی ئەو ڕۆژە بەهۆی هەڵکردنی ئەو ئاڵایە بوو کە لە ڕۆژی هەفتەی 12/1946 لە شاری مەهاباد کە مانگێک بەر لە ڕاگەیاندنی کۆماری کوردستان کە لە شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیەندراو. پێشەوا قازی محەممەد درود بۆ گیانی بێت بە یەکەم سەرۆک کۆماری کوردستان دیاری کرا. ئاڵای کوردستان لە لاکێشەی ئاسۆیی پێکاتووە کە وەکو دەیبینن و خوێندکارانی خۆشەویست بە پەنجە ڕەنجینەکانی خۆیان نەخشاندیان. لاکێشەی سەرەوە کە ڕەنگی سوورە ئەوەی ناوەندی ڕەنگی سپیە و لاکێشەی خوارەوە ڕەنگی سەوزە. لە ناوەڕاستیدا خۆرێک هەیە لە 21 تیشک پێک هاتووە، ئەوی شێمای 21 سێ دەگەیەنێت کە سەرەتای ساڵی کوردیە. ڕەنگی سوور شۆڕش و خوێن ڕژان لە جەنگ، هێز یەکسانیە، زەرد ڕووناچی درەوشانەوە وریایی ئاگرە، سپی ئاشتی و ئارامی و ئاگربەستە، سەوز سەوزایی وڵات، پاراستن لاوێتی. دروشمی نەتەوەی ئاڵای کوردستان خۆری زێڕینە. ئەم خۆرە لە 21 پڕتیشتی یەکسان هاوشێوەیی هەیە و خۆرەکە لە ناوەڕاستی ئاڵایەکە چەسپاوە. بۆیە لەم ڕۆژە پیرۆزەدا پێویستە هەمومان سەری ڕێز و نوازش بۆ ئەو ئاڵایە دانەوێنین و ئەو کەسەی کە ئاڵایەکەی کوردستانی پاراست، ئەوانەی کەوا سینجیان بە گولەی دوژمن و داعشەوەنا کە پێشمەرگەی و ڕۆڵەی ئەم کوردە بوون دەجەنگان بەرامبەر بە گەورەترین درڕندەی جیهانی
کە لەسەر دەستی پێشمەرگە لە ناوچوون و لە ئیبادەکران. ئەوە سەربەرزی و شانازیە بۆ گەلی کورد کە ڕۆڵەی وای هەبێ گەورەترین تیرۆریستکە لە جیهاندا پێی نەوێرن بەڵام لە خاچی کوردستان وە دەرنرا و خرایە دەرەوە. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم، سوپاستان دەکەم، دەستخۆشی ئەم ڕۆژە و ئەم بۆنێ پیرۆزەیەتان لێ دەکەم، جارێکی تر دەستخۆشیتانە دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر سپاس.